وڵی دستانە لەکە زۆر گەورەونە و زۆر هەوسارەکە زۆر سەخت بوو زۆر سەرما بوو وڵی تا 5 ڕۆژ ئاون نەبوو دنیاوە بەس بوو هەشوشە زەریت گەشت بوونە حاردی لە خانیەوە سەرما و سۆڵە چ خواردنێک زیاتر دەوری هەیە بەکاردەهێنرێت؟ وڵی ئەجا لە سەرما و سۆڵە برێمشیوی نەشلوەکی ماش و وەچی نیسکەخڕ و وەچی ئەو داندۆکەڕون و ئەو نەعەشیوانە حاز دەکەین لە سەرما سۆڵەی وارین بە سەرمانەوە تەسیری لێ نەکات و ئەو نەعەشیوانەش فۆلکلۆری زەمانان جاڵی ئەنی لەوانە وڵی ئەجا کوڕم داندۆکەڕون مالێنە گەنمی داوینە سەراگری و ئێزاگە گەنمەکە کوری هەنجینێکەش شیرێژێوە بەرە دەین و ئێزا پاشی هەنجینە جوان تێک وەرە دەین و بخۆیە کاران ئێزا هەنجینێکە ڕوونی بەسە داکەین و لۆ میوای نەخۆشەویست و ئازیز دەقاپاکەین ئەوە ماشە کوڕم ماشەی حەید نەبی داوینە سەراگری و بڕکۆکە گەنمی تێگەرەکەین بە زۆرێنە ئەجا گەن ماشی تێکەرەکەین و داوێنە سەری و جوان ڕوون و پیوازەکی بەسە داکەین و داتێکەین زمانان هەمدا سرکە نەبوون بنەسرچینە گەوران هەمووجا بەخۆ هەبوون لە ناوزەوی هەر نەقەناندن بەرا بەخواین و کە بنەسرک نەماینە کردوا دینم جوان ئەوانە شۆم و هورد وردیانەکەم و ئێزا وچی بڕکورین هەندیشانە دۆشای بەسە داکەم و ئێزا لۆ میوانی نەخۆشەویستیەکەم هاوسین شیوەی تێکەین با قوربانە بوون هاوسین شیوەی لۆکڕ نەخۆ تێکەم و نان و لە بەدارونێ الان شیوە عازر بۆ با پێشی ماشە تێکەم ئێزا هەنجی کەشداندۆچێ تێکەم کوڕم گەنمە گەنمی داوینە سەراگری ئێجاگە گەنم کوری جوان ئێجا شیرێژێش جوانە شەیلین و ئێجاوە بە ئەوەی گەنمەی هەرە دەین و جانج ڕوونی بەسە داکەین و لۆ میوانی نەخۆشەویست دانێ ئەوە داندۆکەڕوونە لەکنەمەوارێن داندۆکەڕوون ئەوە داندۆکەڕوونە لەما جوان هەنی ئەوە حازرەکەین ستاوینە وەچی مەشکنژاند و شیرێژە هەرەگرین هەتا دستانە ئەجا دستانەش دینێن جوان داندۆکەڕوونی پێلینی بەخوای ئەمە بەس بەگەنمی لێنێن منتیقەمە ئەبەگەنمی عالم بە ساواری لێنێ بە عیب نەبی ئەوەی لێنێ بە برنجی لێنێ بەرا بەخوای ئەمە بەس بەگەنمی لێنێ دستانە هاوینەگە لە زارە ساحب عیبان هەندە چێوە بەشی لێ ئەوە بە ساواری هەرەدەن